قسە و باسکردنا لەگەڵ فۆتۆگرافەرێکی کورد کە توانوێتی پلەی یەکەمی پێشبڕکێی هونەری بۆنز بەدەست بهێنێت وهروەها ئەو فۆتۆگرافەرش کاک یونس محەممەدە کە براوی یەکەمی پێشبڕکێی هونەری بۆنزە و پێشبڕکەی هونەری بۆنز لە ملبۆرنی ئوسترالیا بێگومان بەڕێواچێت ئەم ساڵ زیاتر لە 900 فۆتۆگرافەر توانویانە بەشداری لەم پێشبڕکەیە بکەن کە لە هەموو جیهانەوە فۆتۆگرافەرەکان بەشداریان کردووە. گفتوگۆ و قسەی زیاترەکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک یونس محەممەدی فۆتۆگرافەر کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمانە بێت. کاک یونس سڵاو لێبێ وارد باش بێت. سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش. زۆر سپاس بۆ تۆ کاک یونس. پێم خۆشە سەرەتای گفتوگۆکانمان بەوە دەست پێ بکەین بە بزانین شێوازی بەڕێوەچوونی پێشبڕکێی هونەری بۆنز بۆ ئەم ساڵ بە چ شێوازێک بەڕێوەچوو؟ بەڵێ بۆنز بڵێن فۆندێشنێکە کە گرنگی دەدات بە هونەرمەندە تازە دراوشاوەکان ئەوانەی کە تازە دەردەکەون و ئیمساڵ ئیدیشنی چوارەمی بوو یعنی بۆ چوارەمین جار ئەم پێشبڕکێ بەڕێوە دەچوو و دەمێ ئاماژە بەوە بکەم کە بەس بواری فۆتۆگرافی نییە یعنی هەموو بوارەکان کە بڵێن دوورەهەندی بن واتە شێوەکاری بڵێن ئەنوا هونەری هاوچەڕ کە خۆی لە دوورەهەندی دەگرێتەوانە کە فۆتۆشێکێکە لەوانە دەتوانن لەو پێشبڕکێ بەشداری بکەن. وەکو جنابشتان ئاماژتان پێکرد ئیمساڵ بڵێن نزیکەی 900 هونەرمەند لە هەموو وڵاتان دنیا بەشدار بوونە و دوای هەڵسەنگاندن 30 نەفەریان گەیشت بوونە بڵێن فیناڵ قۆناغی کۆتایی کە هەفتەی پێش ڕاگەیاندرا ئەو کاتە زۆر هەستێکی خۆشمە بوو کە یەکێک بووم لە فیناڵستەکان بەڵام سیویەکی ئەم مانگە ڕاگەیاندرا کە من خەڵاتی یەکەم بردووە و زۆر بڵێن مایە شانازی بوو پێم خۆش وەکو بڵێن هەستێکی خۆشی هەبوو لەلام و ئەم خەڵاتە پێشکەشەکەم بە هونەرمەندانی کوردستان و بە تایبەت وێنەگرەکانمان. بەڵێ کاک یونس کارەکانت لە زۆرێک لە فستیڤالەکاندا نمایشەکرێت و خەڵاتی زۆر تایبەتی بەدەست دەهێنیت. ئەو تایبەتمەندیانە چین کەواکەن کارەکانی تۆ ئەوەندە سەرنجڕاکێش بێت و جیاوازی هەبێت لەگەڵ کاری هونەرمەندەکانی تر؟ لە ڕاستیدا من ئێستا بڵێن بە پرۆژەیەک بەشدارم لەو فستیڤالانە کە ئەم پرۆژەیە لە کۆتاییەکانی 2019 دەستم پێکرد. ناوی ئەو پرۆژەیە ئۆپێن ڤونزە واتە برینەکراوەکان و لەم پرۆژەیە من جەختم لەسەر بەرجەستەکردنی ئازاری پێشمەرگە بریندارەکانمانە لە شەڕی داعش و ئەم پرۆژە بە حکمێوە کە بابەتێکی گرنگە و هەولم داوە کە زۆر بەجددی هەست و ئازارەکان دەربخرێت و بەرجەستە بکرێت. بە خۆشحالیەوە لایەن زۆربەی فستیڤالەکان و ئەو شوێنانەی کە بڵێن ئیشی هونەری دەکەن پێشوازی لێکراوە وەرگیراوە و دەتوانم بڵێم لەو دووسێ مانگەی ڕابردوو زیاتر لەوانەیە 20 شوێن 20 وڵاتی جیاواز لە مۆزەخانە لە گەلەری لە فستیڤال لە پێشبڕکێ لەو شوێنانە وەرگیراوە بەشداری پێکراوە خەڵاتی وەرگرتووە. هۆکاری هەرە گرنگی ئەوەیە کە بابەتێکی زۆر گرنگە بابەتێکە کە ڕاستەوخۆ پەیوەستە بە ژیانی نەتەوەیەک و ئەم وێنانە بەڕاستی نوێنەرایەتی نەتەوەیەک دەکەن و ئەم وێنانە لەگەڵ ئەوەی کە بەرجەستەکردنی کەسایەتیەکانە بەرجەستەکردنی ئازارە و لەبەر ئەوە پێم وایە توانیوێتی جۆرێک ئامانجەکانی خۆی بپێکێ. بەڵێ کاک یونس پێوەرەکانی بەشداریکردن بۆ ئەو کەسانی کە نزیکەی 900 فۆتۆگرافەر پێم وابێ بەشداریان کردەوە پێوەرانە چی بوون بۆی ئەم فۆتۆگرافانە بتوانن بەشداری لەم پێشبڕکێیە بکەن؟ خۆی لە پێشبڕکەی بۆنز پێوەرێکی دیاریکراو نییە ئەوەی کە تۆ هونەرمەندێک بی لە هەر بوارێکی دوورەهەندی ئیش بکەیت دەتوانی کارەکانت بنێری بەڵام زۆر بێ فستیڤالەکانی تر دێن
بابەتێک هەڵدەبژێرن بابەتێک دەبێتە بڵێن پەیوەری سەرەکی بۆ ئەو فستیڤالە یا ئەو پێشبڕکێ بۆ دەبێت بە پێی بابەتەکە مەسەڵەن لە شوێنێک باسی مرۆڤایەتیە لە شوێنێک باسی ئاشتیە لە شوێنێک باسی جەستەیە واتە بە پێی فستیڤالەکان دەگۆڕێ بەڵام لە بۆنز هیچ بڵێن وەکو بڵێن لیمیتیشنێک وجودی نییە هەر هونەرمەندێک کە ئیشی هونەری دەکات دەتوانێت شەکانی خۆی بنێرێت و وەکو بڵێن دەگەڕێتەوە بۆ دادوەرەکانی ئەو پێشبڕکەیە کە ئیشەکان هەڵدەسەنگێنن و توانای بەرهەمەکەی چەند بەرهەمێکی هاوچەرخ بێت بابەتێکی سەرنجڕاکێش بێت و بە جوانی توانی بێتی پەیامی خۆی بگەێنێت بە دڵنیایی وەکو هەر بەرهەمێکی تری هونەری دەتوانێت بەشدار بێت و بگاتە قۆناغەکانی کۆتایی. بەڵێ کاگیونس کارێکی تۆ نیشانی شایستەی وەرگرتووە لا یەکێک لە پلاتفۆرمەکان کە پلاتفۆرمی وێنەیە بە ناوی All About Photo. ئەو فۆتۆیە چییە کە ئەو نیشانە گرنگی پێدراوە پێم وابێتەوە لە ساڵی 2016 هەمان نیشان یاخود هەمان دەستکەوتی گرنگ بۆ یەکێک لە وێنەکانی تۆ هەبووە. خزمەتان عرضکەم کە ئەمن بەگشتی لە دو ساڵی ڕابردوو دوو پرۆژەی جددی ئیشم کردووە لە سەریان یەکێکیان پرۆژەیەک بوو کە ناوم لێنام بیرەوەریەکانی کەرەنتین دووەمیش ئەم پرۆژەیە بوو کە بڵێن بە ناوی ئۆپێن ڤود باز لە پێشمەرگە بریندارەکانمان دەکات. ئاڵە بۆت فۆتۆ پلاتفۆرمێکی زۆر گرنگە لە وڵاتی ئەمریکا و نەتەنیا لە ئەمریکا لە جیهان بڵێن بۆتە شوێنێکی متمانە ئەمن بە هەر بە بڵێن پرۆژەی ئۆپێن ڤوند بەشداریم لەو فستیڤالە کردبوو لەو پلاتفۆرمی ئاڵە بۆت فۆتۆز و شکر بۆ خوا توانیم نیشانی شایستە لەوێ وەربگرم هەرچەند وەکو جەنابشت ئاماژەت پێ کرد پێشتریشم نیشانم بە پرۆژەیەکی ترم کە ئیشێک بوو لەسەر شەڕ بە ناوی In the Name of Religion کە باسی شەڕی ئێمەی کورد لە بەرامبەر داعش بوو دەکرد ئەو ئەستۆرش لە 2016 توانی بوون ئەو خەڵاتە وەربگرێت و جگە لەوە من دەمێ ئاماژەی پێ بکەم پرۆژەی ئۆپێن ڤوند ئیمساڵ توانیوێتی تاوان یەکەم خەڵات کە وەریگرت لە کۆریای جنوبی بوو لە کۆریای باشوور دواتر لە ئەمریکا خەڵاتێکی وەرگرت جگە لە ئاڵە بۆت فۆتۆ خەڵاتێک هەیە بە ناوی هاڤیک ئەو خەڵاتی هاڤیک لەلایەن زانکۆیەکی ئەدەبی و هونەری لە کالیفۆرنیاوە بەڕێوە دەچێت و لەوێ خەڵاتی یەکەمی پێ بڵێن وەرگرت ئەم خەڵاتی بۆنزیش تازە لەو ڕۆژانە بڵێن ڕاگەیاندرا پێش نزیکەی 3 هەفتە لەوە پێش نەفسی ئەم پرۆژەیە توانی خەڵاتی سێم لە فستیڤاڵی وڵاتی کڕواتیا وەربگرێ و هەر دوێنش پێیان ڕاگەیاندم کە دیسانەوە ئەم پرۆژەیە خەڵاتی یەکەمی وەرگرتووە لە فۆندیشنێکی تر بە ناوی وۆرکینگ ئارتیست بەڵام هێشتاوە بڵێن ئەمن خۆم ڕام نەگەیاندبوو یعنی ئەوە لە ڕێگەی شاشە جوانەکە ئێوە ڕایدەگەێنم جگە لە خەڵاتی بۆنز نەفسی ئەو پرۆژەیە خەڵاتی یەکەمی لە وۆرکینگ ئارتیست وەرگرتووە و جگە لەمە چەندین فستیڤال لە فەڕەنسا لە سوئیسرا لە ئیتالیا ڕۆمانیا لە کۆریای باشوور ئوسترالیا لەو شوێنانە وەرگیراوە من پێم وایە هێشتا ئەم پرۆژەیە ئیمساڵ دەستکەوتی تری بەدواوە دێت. بەڵێ کاک یونس چۆن کار لەسەر ئەوە بکرێت کە مێژوو و کللتوری کوردی بتوانرێت لە ڕێگەی هونەری فۆتۆگرافیەوە و هەم ئەرشیف بکرێت هەم بتوانرێت بە جیهان بناسێنرێت پێویستە فۆتۆگرافەرەکان چۆن کار لەسەر ئەم بابەتە بکەن؟ بابەتێکی زۆر گرنگتان ئێوە ئاماژە پێکرد کە من بەڕاستی لە پرۆژەی خۆم ڕەچاوم کردووە ئێستا من جگە لەوێ کە ئازاری پێشمەرگەی برینداری شەڕی داعش و بەرجەستە دەکەم لە هەمان کات وە بڵێن جلوبەرگی کوردی پیشان دەدەم لە هەمان کات وا سەر و سیمای کورد پیشان دەدەم
واتە تۆ کاتێ پرۆژەیەکت هەیە دەتوانیت لە چەند ڕەهەندێکی جیاواز پرۆژەکە دۆڵەمەندتر بکەیت بۆیە کە بتوانێت بە ئاسانی ئامانجی خۆی بپێکێت. ئەمن لەم پرۆژەیە بەس تەرکیزم لەسەر پێشمەرگەی بریندار و وەکو خۆی نییە، من تەرکیزم لەسەر خێزانی پێشمەرگەیە. مەسەڵەن بۆ نمونە کەس ینی کەس ناو لە ناوی نابات، ناوی خێزانی پێشمەرگە نابە، بەڵام ئەوەی کە لە هەموو ماندووترە لە بنەماڵەیە کە نەفرێکیان بریندار بووە، ئەوەی کە لە هەموو زیاتر ماندووە خێزانی ئەو پێشمەرگەیە، واتە ئێستا ئارکەکانی لە ماڵ بڵێن چەند بەرابەر بووە. جگە لەمە مناڵەکانی ئەم پێشمەرگەیە کە کەس ناویان لێ نابات، ئەمانە مناڵێکن کە وەکو مناڵەکانی تر بە ئاسایی لە باوەش ناگیرن بە ئاسانی بڵێن خۆشەویستی بەرامبەریان ناکرێت. بۆیە ئەم پرۆژەیە بەهێزە لەبەرەوەکە لە چەند ڕەهەندێکی جیاواز بڵێن ئیشی لەسەر کراوە، یعنی لەلایەک کەلتورە، لەلایەک جلوبەرگە، لەلایەک ئازاری شەڕە، لەلایەک بەرجەستەکردنی ئاشتیە، لەلایەک پیشاندانی ئەم ئازارێکە ئەو بنەماڵانە دەکێشن، لەلایەک منداڵەکانیان لە چبار و دۆخێکدان. بۆیە هەر کاتێ هەر پرۆژەیەکمان هەبێت چەند بتوانین ڕەهەندی گرنگ و زیاتر و باشتر لێ زیاد بکەین، بە دڵنیایی پرۆژەکە دەوڵەمەندتر دەبێت و ئاسانتر دەتوانێت ئامانجەکانی خۆی بپێکێ. بەڵێ کاگیونس تۆ وەک فۆتۆگرافەرێکی بە ئەزمون کاتوانی وتە لە ڕێگەی وێنەکانتەوە یاخود لە ڕێگەی چیرۆکی پشت وێنەکانتەوە ئازار یاخود دەنگی نەتەوەکەی خۆت یاخود دەنگی خۆت بگەینیتە وڵاتانی تروا بتوانیت بەشداری لە زۆرێک لە فستیڤالە گرنگەکاندا بکەیت. لە ئێستادا فۆتۆگرافەرانی کورد چۆن بتوانن لەو فستیڤالە گرنگانەدا بەشداری بکەن، فۆتۆکانیان بنێرن، بە تایبەتی ئەو فستیڤالانەی کە کەتیگۆریە جیاوازەکان لە خۆگرێت؟ خۆی بەڕاستی بەشداریکردن لە فستیڤالانە کارێکی زەحمەت نییە، یعنی زۆر کەس وا دەزانێت تۆ دەبێ ئینگلیزیەکی زۆر باش بزانی، زۆر کەس وا دەزانێت زۆر زەحمەتە چونە ناوە فستیڤالانە، بەڵام نەوا نییە، بەڕاستی کارێکی ئاسانە، بەڵام دەبێ بڵێن متابعە بکرێ، بڵێن بە دواداچوون بکرێ. پرۆسەیەکی درێژخایەنە، تۆ دەبێ ئاگات لە ئەو ڕووداوانەی کە لەم مەجالە ڕوودەدات هەبێت، ئاگات لە فستیڤالەکان هەبێت، ئاگات لە پێشبڕکەکان هەبێت، دوای تێبگەی بزانی ئەم فستیڤالە چی دەوێت، داوای چیەکە، بە دوای چیە گەڕێت، چ شتێک دەیەوێت بەرجەستە بکە. ئەو من پێم وایە وێنەگری کورد، ئەو وێنەگرانی کە ئێمە هەمانە لە کوردستان لە ئاستێکی زۆر باشن، بەڵام ترسێکیان هەیە، هێشتا ئەو جۆرێک سیقەیان بە خۆیان نییە. ئەم پێم وایە کاتیەوە هاتووە ئەم بربەستانە بشکێن و خۆیان پیشان بدەن و کارێکی زۆر ئاسانیشە، ینی زۆر بە ئاسانی دەتوانن. من ئەویشەم کردووە کە زۆر کەم ئەزمونترم لە وێنەگرەکانی تر، واتە وێنەگرەکانی ترمان کە ئەزمونێکی زیاتریان هەیە زۆر ئاسانتر لە من دەتوانن بگەنەوە ئامانجانە. بەڵێ کاگیونس لەنێو ئەو فۆتۆگرافەرانی کە بەشداریان لەم پێشبڕکەیەدا کردبوو، تەنها تۆ کورد بوویت یان فۆتۆگرافەری تری کوردیش بەشداریان کردبوو؟ نازانم لەو بڵێن لە بۆنز لەو 900 نەفەری کە بەشداری کردو بەڕاستی نازانم بەنسبەت 900 نەفەرەکە، بەڵام ئەو 30 نەفەری کە گەیشت بوو بەشی فایناڵ یا کۆتایی بەس من بووم، نەبەس کورد، پێم وایە لەم پارچەی دنیا یعنی ڕۆژهەڵاتی ناوین پێم وایە بەس منی تیا بووم، یعنی تەنانەت وڵاتە دراوسەکانیشمان کەسی تیا نەبوو. ئەمە بە غڕورەوە ناڵێ، ئەمە بەستمەوە بەس وەکو زانیاری، بەڵام لەوانەیە لەو 900 نەفەرە کە باس دەکرێت، یعنی خۆیان بە فەرمی ڕایانگەیان بوو کە 900 نەفەر بەشداری کردو، لەوانەیە هەبوو بێت کورد، بەڵام من ئاگادار نیم. بەڵام لەو 30 نەفەرێک کە لە گەیشتنتە بەشی کۆتایی وەڵا بەداخەوە یا خوشبەختانە بەس منی تیا بووم. بەڵێ کاگیونس لەگەڵ هیچ کام لە ئاژانسانە و دەوڵەتیەکان کۆنتاکتت هەیە ئەوانەی کە پرۆژەی تایبەتیان هەیە یاخود وەرکشۆپیان هەیە بۆ پێگەیاندنی فۆتۆگرافەر بۆ ئەوەی کە فۆتۆگرافەران بتوانن بەشداری تیادا بکەن، بە تایبەتی ئەو وەرکشۆپانەی کە بۆ ئەم ناوچانە دەکرێتەوە؟
من بڵێن هەر لە سەرتاوە کە دەستم بە ئیشی فۆتۆگرافی کردووە لە بڵێن لە ئیشی فۆتۆژۆرنال لە 2013ەوە کە هاتوومەتە لە ئەو مەجالە دەستم پێ کردو بە پەیوەندی بە ئاژانسەکان و ئەو فۆندێشنانەی کە لە دەرەوەی وڵات لە مەجای جیاواز ئیش دەکەن. من بڵێن قۆناغ بە قۆناغ ئەم ئاژانسانەم تێپەڕاندووە و ئێستا لە هەمان کات بۆ گێتی و بۆ میدلستیمێج یعنی کۆنتراکتم هەیە لەگەڵیان بەڵام ئەمە بەشێکی تجاری ئیشەکەیە وەکو بڵێن ترینینگ یا ئەو خولی فێرکردن و ڕاهێنان و ئەنە زۆربەی ئەم ئاژانسانە هەیەە و زۆربەی ئەمە وێنەگرەکانی مەگەر متابعی ئەو ئاژانسانە بکەن یا هەر هیچ نەبێت لەناو بڵێن ئیمێلەکەی خۆیان لەوێ دابنن ئەوان خۆیان خەبەریان دەدەن پێیان دەڵێن بۆ نمونە ئێمە وەرکشۆپەمان هەیە یا ئەم ئێڤنتەمان هەیە ئەو ئەکتیڤیتێمان هەیە ئێوە دەتوانن بەشدار بن یا جار وایە بە بەلاشە بە فریە جار وایە دەبێت مەبلەغێک پارە بدەیت. من خۆم زۆر بە پرۆفێشناڵی ئیشەکەی خۆم بڵێن بە جددی وەرگرتووە. من عقدم هەیە لەگەڵ فۆندێشنێک لە فەڕەنسا کە ئەو ئیشی ئارشیفکردنی وێنەکانی من لە ئەستۆ دەگرێت چەند بڵێن نازان بە کوردی دەبێتە چی کیۆڕێتۆرم هەیە کە ئەم کیۆڕێتۆرانە ئیشی ناساندنی وێنەکانی من بە گەلەریەکان ئیشی ناساندنی کارەکانی من بە مۆزەخانەکان و ئەوانە لە ئەستۆ دەگرن هەتا هەندێک لەوانە ئیشی فرۆشتنی بەرهەمەکانی من لە ئەستۆ دەگرن ئەم کیۆڕێتۆرانە و لەگەڵ ئەوانە کۆنتراکتم هەیە و پێم وایە وێنەگرەکانی ئێمە ئەگەر بیانەوێت زۆر بە جددی لە بڵێن پانتایی دنیا ئیش بکەن دەبێم قۆناغانە تێپەڕێنن و بگەنە ئەو ئاستا.